قدیم ئێمە دەمانکو 4 پارچەی کوردستان ئەلعانەوە چەند ساڵێک کە کوردستان بۆتە 3 پارچە زیان ئەوەیە ئیرادەی سیاسی ئێمە دەدزرێ بە بارمتە دەگیرێ. چاپێکەوتن لەگەڵ نووسەر و سیاسەتمەدار سەلاحەدینی موحتەدی. ئەی خۆت بۆ ئەم پێشنیارەزت بۆ تاڵەبانی نەکرد کە ئەو دەستۆش خەریکە لێ خستنەوەی حیزبانە. ئەگەر جاری تاریخ تکرار بووە نابێتە ئاینی یەکەم دەبێتە کاریکاتۆری ئەوی پێشوو. هیچ جارێک ئاگادارت کردەوە لەوەی کە بەستنی پەیوەندیەکی سیاسی تونند و تۆڵ لەگەڵ ئێرانە زیانی پێگەێنێت و لێی دوورکەوێتەوە باشتر. هەرگیز کوردی ئێران پەیوەندیەکان لەگەڵ دەوڵەتی بەعسێ نەگەیاندا ئەو جێگایەیە کە کوردی عێراق لەگەڵ دەوڵەتی ئێران کردویان و دەیکەن. چاپێکەوتن شەوی یەکشەممە کاتژمێر 8:05